هاوکارانی ئازیزی گەلی کوردستان ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش ئەمڕۆژ بە یارمەتی هاوکارانم خۆشحاڵین بە شێوەیەکی ڕاستەوخۆ با کۆمەڵێک بڕگە و بابەتینەوە هاتینەوە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست بەو هیوایی کە کۆی پرۆگرامی ئەمڕۆمان ئەو بڕگە و ئەو بابەتانەی کە بۆمان ئامادەکردوون بە دڵی هەموو لایەکتان بێت و جێگەی سوود و ڕەزامەندیەکیش لایەکتان بێت. خۆشەویستان لە پرۆگرامی ئەمڕۆماندا جگەلەوەی کات چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان هەیە و ڕاستەوخۆمان دەبێت لەگەڵ ئەوەشدا تەوەرێکی سەرەکیمان هەیە و کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەگەین. تەوەری سەرەکی ئەمڕۆمان باز لە گرنگی ناوچە شوێنەوارەکانی دەڤەری ڕاپەڕین و پاراستنیان دەکەین. لە هەڵبەتە لە دەڤەری ڕاپەڕین لە ڕووی مێژوویەوە بە ناوچەیەکی گرنگی هەرێمی کوردستان دادەنرێت چونکە ژمارەیەکی زۆر لە ناوچەی شوێنەواری لەو ناوچەیە دابوونی هەیە کە ئەگەر گرنگی پێ بدرێت هەر یەک لەم ناوچە شوێنەواریانە دەتوانێت وەکو ناوچەیەکی گەشتیاری لێ بکرێت و بتوانێت گەشتیار ڕابکێشێت و لە لایەکی ترەوە ببێتە سەرچاوەیەکی داهات بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. هەڵبەتە نەک تەنها ناوچە شوێنەوارەکانی دەڤەری ڕاپەڕین بەڵکو ناوچە شوێنەوارەکانی تەواوی کوردستان بڵێن هەرێمی کوردستان چونکە هەرێمی کوردستان دەوڵەمەندە بە ناوچەی شوێنەواری ئەگەر حکوومەت گرنگێکی زیاتری پێ بدات و بایەخێکی زیاتری پێ بدات دەتوانێت وەکو ناوچەیەکی گەشتیاری سیر بکرێت کەمە بابەتێکە دواتر بە وردی گفتوگۆی لەسەر دەکەین و جەخت دەخینەوە سەر ناوچە شوێنەوارەکانی دەڤەری ڕاپەڕین. لەو بارەوە میوانمان دەبێت بە شوەیەکی ڕاستەوخۆ لە ڕاپەڕینەوە گفتوگۆی زیاتر لەسەر بابەتەکە دەکەین. جگە لە تەوەری سەرەکی هەروە گوتم چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان هەیە و دەچینە لای بڕگەی یەکەمی پرۆگرام بڕگەی دەنگ و ڕەنگی دۆڵی شاورەیە. با بینەربین. فتوای چاوی مستی توف قتلم واجب كراي هري وي قتلم واجب كراي تو شیدا بوم با تو دیور سوابو بو تو شیدا بوم با تو دیور سوابو بو تو زنگی تو رحمت نمای
بوچی تو رحمت نمایی والله بوچی تو رحمت نمایی بەڵێ عزیزانەوەی کە بینیتان بڕگەی دەنگ و ڕنگ بوو کە هەرجارە و ناوچەیەکی کوردستان کە پێکمان ناوچەی کوردستان یا بڵێ تەواوی کوردستان هەمووی جوانە هەمووی دیمەنی دڵڕفێن و جوانە لەگەڵ دەنگا خۆشەکەی بێژەن کامکار بینەری بووین. لە دوای ئەوەی کە لە هەفتەی ڕابردوو نمرەی خوێندکارانی قۆناغی 12 گەڕایەوە ژمارەیەکی بەرچاو لە خوێندکاران لە ئاستێکی زۆر باشدا بوون دەتوانین بڵێن لە ئاستی یەکەمەکان بوون لەسەر ئاستی هەرێمی کوردستان. اینجا لەناو ئەو خوێندکارانەی کە لە باشووری کوردستاندا توانیان پلەی یەکەم بەدەستبێنن یەکێک لە خوێندکارەکان خوێندکاری ڕۆژهەڵاتی کوردستانە بەڵام لە کۆیە توانیوێتی پلەی دووەم لەسەر ئاستی کوردستان بەدەست بهێنێت. لەو بارەیەوە کاروان نازم هاوکارمان لە کۆیەوە ئەو بابەتی بۆ ئامادە کردوین با بەیەکەوە بینەری بین. من سەیران عیزەت خوێندکاری ئامادەی کۆی کچان بە کۆنمرەی 99.7 توانیم ئەو ساڵ دووەمی سەر ئاستی هەرێم بەدەست بێنم. سوپاس بۆ خوای گەورە بۆ خانەوادەکەم و هەروەها بۆ ئامادەی کۆی کچان کە دائیمەن پاڵپشتی من بوون کە هەمیشە هانیان داوم یعنی ئەوان بوون ئەو تەماحیان لەکن من دروست کرد کە من بتوانم بگەمە ئەو پلەی ئەوڕۆم. ئەکید هەر تەڵەبێک بهەیە سەرکەوتوو بێ یەکەم شت پێشەوەی کە تۆ دەست بە پۆلی شەش دەکەی دەبێ ئامانجت هەبێ. دوای ئەوە بزانی کە چۆن بە وردی پلان بۆ ئەو ئامانجە دادەنی تاکو پێی بگەی. من هەر لە یەکەمەوە تەماحی ئەوم هەبوو کە پلەیەکی باش بەدەست بێنم بۆ نمونە من دەویست طبعاً بێنم بەس ئامادەی کۆی کچان وای دەمەکرد کە من ئەو تەماحەم بۆ دروست بێت کە لە یەکەمەکانی هەرێم بم و هەروەها هەر کەسێکیش یعنی بەپێی بەرنامەی دەرسکردنی خۆیەتی من قەت سەعاتەکانی دەرسکردنم نەدەژمارد بەس ساعتی خەوم دیاری کردبوو ئەوەی کەی بەپێی یعنی بەپێی ئیستعابی خۆتە بەپێی ئەوەی کە تۆ تا چەند دەتوانی وەرگری یعنی هیچ سوودێکی نییە کە تۆ 5 ساعت لەسەر دەرزدانیشی هیچی ژوەر نەگری 3 ساعت بکەی بەس بە وردی زۆر لۆ باشترە کە تۆ زۆر دانیشی خەواڵوبی دەرست پێ نەکرێن. لەبەر ئەوە هەر کەسێک دەبێت ڕێگەی خۆی ببینێتەوە یعنی تۆ ناتوانانی بۆ نمونە کەسێک دەڵێ من ڕۆژی 15 ساعت دەرسم کردووە هەر کەسێک بە پێی خۆیەتی تۆ نابێ خۆت بە کەسەوە بەستیەوە یعنی بۆ نمونە من قسەم لەگەڵ زۆر کەس دەکرد ئەوانی پێش من پۆلی شەش بوون و هەمووشی سەرکەوتوو بوون بەس لەگەڵ ئەوەش یعنی نەهاتووم بە ڕێگەی یەکێکیاندا بڕۆم 100% لە هەر یەکیان شتێکم وەرگرتووە هەتاوەکو ئەو ڕێگەیم دروست کردووە کە منی گەیاندۆ بە ئامانجەکەم و ئەکیدیش یعنی تۆ 11 ساڵ پێش ئەوە خوێندوتە دەبێ ئەوەت زانی بێ کە تۆ یعنی چۆن دەرست پێ دەکرێت کاتێک دەتوانی دەرس بکەیت لەبەر ئەوە یعنی هەر کەسێک دەبێت ڕێگەی خۆی هەبێ و دوایش تۆ هەر ئامانجێک بە خۆت دابنێ کە هەوڵی بۆ بدەیت و یعنی داوا لە خوا بکەی ئەکید خوای گەورە پێتی دەبەخشێ یعنی هیچ شتێک نییە کە بۆ تۆ خێری تێدا بێ و بەبێ ئەوەی کە زیانی بۆ هیچ کەسێک هەبێ و داواش لە خوای گەورەکەی هەوڵیشی بۆ بدەیت ئەکید خوای گەورە پێتی دەبەخشێ ئەگەر پێتی نەبەخشی ئەوە شتێکی باشتری بۆ تۆ داناوە. من سەحر عزت خوشکی سەیرانم منیش خوێندکاری ئامادەی کۆی کچان بووم لە ساڵی 2016-2017 منیش یەکێک بووم لە یەکەمەکانی کۆیە و بەداخەوە نەمتوانی ئەوەی کە دەمیست بەدەستی بێنم ئەوەی کەت لێم چاوەڕوان دەکرا کە پزیشکی بوو بەڵام ئێستاش الحەمدولillah لە فاکەڵتیاندا زێربەشتە لارسازی زانکۆی کۆیە وەرگیراوم ئێستا ڕازیم الحەمدولillah و زۆر خۆشحاڵم کە خوشکەکەم توانی ئەوەی کە من نەمتوانی بیکەم و سیر دێک باوکم و شارەکەمان بەرز کاتەوە و سوپاسیان دەکەم دایک و باوکمان بۆ ئێمە یەکەم پاڵپشت و هاندەر بوون لە دوای ئەوە مامۆستاکان هاندەر و پاڵپشتمان بۆی کە بتوانین ئەو سەرکەوتمان بەدەست بێنین. من پوری سەیرانم و لە نزیکەوە ئاگاداریەوە بووم کە چەندە زەحمەتی کێشاوە و هەوڵی داوە بۆ خوێندن و هەروەها دایک و باوکیشی زۆر یعنی ئەوەی لە توانایاندا بووە بۆیان کردووە تەنانەمیان هێشتووە کارێکی ماڵێ بکە لەبەر خاتریەوەی ئەو بتوانێ سەرکەوتوو بێ ئەو لەو بوارەی کە بۆ خۆی دەیەوێ بە شانازیەوە بەڕاستیش ئەو شتێک کە ویستی بەدەستی هێنا زۆر پێ خۆشحاڵین
ئینشەڵڵا هەمیشە ئاوە سەرکەوتوو بێت. ئێمە بۆ خۆمان لە ئەسڵدا خەڵکی دیهاتی سەقزین، بەس لە بۆکان بووین، بڵێن لە بۆکان لەدایک بووین. دوایش دوای ئەوێ تا تقریبان تەمەنی من گەشتۆتە 30 ساڵی زیاتون بۆ ئێرە، بۆ ئەوەی کە ئەوان سەرکەوتوو بوون. من ئەوەی کە لە توانامدا بوو بۆم کردوون، ئەوەی کە پێویست بووە، ئەوەی کە لە باری شوێنی دانیشتن و شوێنی دەرسکردن و شوێنی ژیان و ئەوەی کە لە توانامدا بووێت، ئەوەی کە لە توانەشمدان و بێ شتێککە ئەوەی کە بۆ خۆشیان دیارە زۆر علاقیان لەگەڵ خوێندن و لەگەڵ خوێندنەوە لەگەڵ دەرس و مەکتەب و پێشکەوتن و ئەو شتانە زۆر باش بوویان. یارەوە نەبووە کە بەتەنیا بڵەمەوە هێمنە خی گەورەش ئەلحەمدولیلا ئەو بەهرەیە پێداون کە بتوانن ئاستە واستانە ببڕن و سەرکەون و ئەلحەمدولیلا. پۆلی شەش پۆلەکەەوە کەم و ئەوانیکە، یعنی منیش کە پۆلی شەش بووم وایان پێدەگوتم دەنگون ناوانە پۆلی شەش گرانترە بە زوانیە، ینی ئەو سترێسی وای لێ دەکا کە تۆ هەست بکەی پۆلی شەش لە هەمووان گرانترە. ناوانە بگرە، ینی قۆناغەکانی کە هەندێک دەرسێ ئی قۆناغەکان کە زۆر گرانتر لە ئیشش، بەس تۆ یعنی پۆلی شەش ئەوەندە سترێس تێوە هەست دەکەی ئەو دەرسە ئیدی لە هەمووان گرانترە لە هەموو ساڵەکانیکە. ناوانە ئەسڵان مشەوەشیاتی ناوێ هەر زۆر زۆر بە ئاسایی وەری بگرن، نا ئەوەی کە بیکێف شەو ئیدی کاتەکانت ڕێک نەخەی. نا یەکەم شت کات زۆر زۆر مهمە، تۆ بزانی کەی دەرس دەکەی، چۆن دەرس دەکەی. بۆ نمونە هەندێک تەڵەبە هەیە شەوان زۆر باش دەرسی پێ دەکرێت، هەندێکی بەیانیان پێ دەکرێت. تۆ محاولە بکە ڕۆژانە کە ڕۆژانە مهمترین شتە، نابێت دەرسی هیچ ڕۆژێکت بخێ بەیانی. ئەگەر ئەمن بە شەوان باشتر دەرسم پێ دەکرا کەمتر، یعنی بە بەیانیان بەس چم دەکرد دەهاتم ئەو دەرسانی کە هەستم دەکرد بۆ من ئاسانترن دەم خستە بەیانیان. شەوان کە ئەمن باشتر دەرسم پێ دەکرا وەک خۆم لاوانێ تەڵەبێکەوانە بێ، ئەو دەرسانم دەکرد کە گرانتر بوون، بیرکاری بۆ نمونە گرانترە لەوانی کە فیزیا گرانترە، ئەوانم شەوانە دەکرد. پێشەم شتێک ئیرادە گرنگترین شتە، ینی هەر کەسێک کە ئیرادەی هەبوویستی هەبوو بۆ کارێک هیچ شتێک ناتوانێت ڕێگری لە بکات. تاکید ینی ئاسانکاری هەیە، بۆ نمونە خوێنکار هەیە کە لە زۆر شتدا ئاسانکاری زیاتری بۆ کرا لە خوێنکاری کە دە ئاسانتر دەتوانێت پێی بگا بە ماندووبوونی کەمتر، بەس ینی ئەوە شەر نییە بۆ ئەوی کە بۆ نمونە ئەگەر شتێک لە یەکێک کە کەمتر بوو تۆ نەتوانین بە ئامانجەکەت بگەیت. سپاس بۆ هاوکارمان کاروان نازم کە ئەو بابەتی بۆ ئامادەکردن و پیرۆزبایش لەو خوێندکارە ئازیزە و تەواوی خوێندکارانی کوردستان دەکەین کە قۆناغی 12یان بڕیوە. ئیتر ئەگەر نمرەکە بەرز بێت یاخود نمرەکەی نزم بێ گرنگەوەیە کە قۆناغی 12ی بڕیوە. ئێستا لە هەرێمی کوردستان و لە تەواوی دنیادا کاتێک کە دەست دەدەیتە کارێک یاخود دەتەوێت کارێک ئەنجام بدەیت، ڕەنگە پێویستت بە زمانی دووەم هەبێت، دواتە جگە لە زمانی دایک پێویستت بە زمانی دووەم و سێم هەبێت. اینجا لە نێو زمانەکاندا زمانی ئینگلیزی کە زمانێکی ستانداردی جیهانیە لە تەواوی جیهاندا قسەی پێدەکرێت یاخود بڵێ مامەڵەی پێدەکرێت. لە هەرێمی کوردستانیشدا گرنگیەکی زیاتر بە فێربوونی زمانی ئینگلیزی دەدرێت، چ لە ناوەندەکانی خوێندن بێت یاخود بۆ هەر کارێک کە ڕۆژانە بتەوێت ئەنجامی بدەیت. هاوکارمان کاروان هەر لە کۆیە بابەتێکی بۆ ئامادە کردوین لەسەر گرنگیدان بە زمانە بیانیەکان و لە ناویاندا زمانی ئینگلیزی. با بەیەک هۆبینەری بین و دواترە گەڕێن وڵاتە. Hello, my name is Huma Hiwa. I graduated this year from English Language Department. I very welcome you to this center. Center man کردیتۆ ئێمەکو حەف مامۆستا کە دەرس لێرە دەڕڵینەوە بە ئاسە جیاجەکانی خوێندکارەکان. خوێندکارمان هەیە هەر لە پۆلی سەرەتایی، یەکی سەرەتایی تاکو زانکۆشمان لەگەڵە کە مەرحەلە سەی زانکۆکە خۆمانمان لەگەڵە هەموو ئاسەی تێدا هەم بە تەمەن هەم ئاستی زمانەکانمان جیا کردیتەوە، ئاستی لاواز و ناوەند و ئاستی بەرزمان جیا کردوتەوە. ئێمە وەکو حەف مامۆستا لێرە دەرس بەو منداڵانە دەڵێنەوە کە ئەوەش دەرگەڕێتەوە سەر ئاستی هۆشیاری تاک لەلایەنی خێزانەکان دایک و باوکان کە لە چەند ساڵ ڕابردووی ئێستاوە کە جیاوازێکی زۆر هەیە کە ئێستا زیاتر هۆشیارن، زیاتر دایانەوەی منداڵەکانیان هۆشیارتر بکەن و فێرە زمانی دووەمیان بکەن. بەهۆی ئەوەی کە سنتەرێکی بەردەوامی فێرکردنی زمان لە شاری کۆیە
ناوەندی پرابلێمەکاتەکان بەو ئەرکەی هێستا هەوڵ دەدەین ئەو ناوەندە ببێتە ناوەندێک بۆ ئەوەی کە خەڵک بێت و بتوانێت فێرە زمانی ئینگلیزی بێتن بۆی ئەوەی کە زمانی ئینگلیزیەکە لە زمان هەرە گرنگەکان و کلی بۆ کۆمەڵێک دەرگای جیاواز بەڕوودا لە ئاسی دەرەوە و لە ئاسی ناوخۆدا لەگەڵ ئەوەشدا کۆمەڵێک خولی جیاواز لەم سنتەرەدا دەکرێتەوە خولی بەهێزکردنی ئاخاوتن خۆلی بەهێزکردنی گرامەر و شێوازی نووسین لەگەڵ ئەوەشدا خولی ئامادەکاری بۆ تاقیکردنەوە نێودەوڵەتەکانی ئایلتس و تۆفڵ لەگەڵ خۆڵ بۆ منداڵاندا هەوڵی ئەوەی دەین کە کۆمەڵێک خۆلی جیاوازی زمانە جیاوازەکانیش بکەینەوە وەکو زمانی تورکی وەکو زمانی عەرەبی و ئەو زمانانە هەوڵی ئەوەی دەدەین کە خەڵک بتوانێتن خۆی فێرە زمانی جیاواز طبعا ئێستا هۆکاری زۆر هەیە بۆی کە منداڵ یان گەورە مەرز نێر منداڵ فێری ئینگلیزی بێ وەکو جاران نییە جاران هیچ شتێک نەبوو هەمووی هەبوو مامۆستایەکەت بوو ئێستا زۆر هۆکاریە و ئێستا منداڵ ئەوانەی کە لێرن کە دێن لە بۆ دەورەکە زۆر باش دەتوانن ئەو شتێکە هەیە وەری بگرن لە مێشکیان لۆ لەبەرەوەی پێشتر متابعەیان کردیە لە یوتیوب ئەها بۆی گۆرانی ئینگلیزیەکانەوە یاخود ئەفلان کارتۆنەکانەوە بەڵام منداڵیش هەیە کە هەر هیچ چیز نازانێ متابعی هیچ شتێکی نەکردووە چ لە یوتیوبێ چ لە ڕێگەی مامۆستایەکەشەوە نێتوانیوە لە مەکتەب بەباشی شتەکە وەربگرێ هیچ شتێک نازانێ دەکەوتەوە سەر تەڵەبەکە دەکەوتەوە سەر ژینگەی ماڵەوەی کە تا چەند یارمەتی دەردەبن لە بۆی تا فێری ئینگلیزی ببن باشمانێ و خراپیشمان هەیە بێگومان بۆم کە من دەرز دەرێمەوە بە تایبەت ئێواران دوو ئاستمەیە ئاستەکەمەیە هیچ چیز نازانێ ئاستەکیش زۆر باشە و دەتوان یارمەتی دەرە لە گەرم زوو شەکە فێر دەبێت. Hi, my name is Miran. I'm 12 years old and I'm here to study and learn English. And we're doing so many activities and we're having so much fun. And every day we're reading stories and we're learning new words on it. And we're having so much fun together, and we're gonna add so many new friends, and I want to tell the teachers thank you so much because they learn us all this English and all this new words, and we're gonna learn so many English in here, and thanks so much and done. دەرفەتێکی باشیان ڕەخساندووە بۆ ئەوەی فێرخوازانی زمانی ئینگلیزی بێنە ئێرە بۆ بەرەو پێشبردننی زمانەکەیان و تواناکانیان طبعاً بە هاوکاری ئەو خوێنکارە بە ڕێزانی کە لە زانکۆی کۆیە لە بوارەکەی خوان و لە پسپۆڕی خوان بەتایبەت لە زمانی ئینگلیزی لە تۆپا بوتن هەم وەک توانە هەم وەک با بڵێن توێژینەوەکەیان کە ئەوەیشی ئاستێکی باشی هەبووانە ئەوەی ئێمەش لێرە ئێمە وەک فێرخواز لێرە هاتا مامۆستا گیابەن لێرە ئیسفادێکی زۆرمان لە مامۆستا کردووە ئیتر ئێمە وەک فێرخوازێک وانە بە سوپاسی مامۆستاکانوانەکەین سوپاس بۆ بەڕێوەبەرانی سنتەرەکە بێگومان دەبێت ئەوان لە پشت ئەم کارەوە بن زیاتریش پەرەی پێ بدەن چونکە ئێمە هەز دەکەین لە ماوەی مانگێکە سوودێکی باشمان وەرگرتووە من بۆ خۆم چەند ساڵە مامۆستا ئینگلیزیم بەڵام دابڕابووم بۆ ئەوەی کە ئیشی ئیدارەوانە بکە بەڵام ئێستا هەز دەکەم ئێستا جەوێکەیە ژینگەیەکەیە ژینگەیەکی لەبارە ینی هاوکارن بۆ ئەوەی ئێمە زیاتر زمانەکەمان و خولیاکەمان لە فێربوونی زمانی ئینگلیزی بەرەو پێش بێن من مامۆستا ڕێبین مامۆستا لە سنتەری زمان و توێژینەوە مامۆستا ڕاهێنرا بە ماستەر ئەو قوتابیانەی کە دێنە لای ئێمە و بەتەمان دەورەی ماستەر بخوێنن یاخود بەتەمان ئیمتحانی ئایلتس یان تۆفڵ بخوێنن لێرە ئێمە لەسەر شێوازی بە شێوەیەکی ئەکادیمی ڕایاندێنین تاوەکو ماستەرەکەیان بخوێنن و ئیمتحانی توانستی زمانی ئینگلیزیان بکەن لێرە لە سنتەرەکەمان ئەو کۆمەڵە خوێندکارێک کە دێنە لای ئێمە بە شێوەیەکی باش گرنگیان پێ دەدەین هەوڵ دەدەین کۆمەڵە خوێندکارێک محەدەد وەربگرین کە ڕێژەیان لە نێوان 3 تاوەکو 5 خوێندکاردایە بۆ نسبەیە وەریان دەگرین و دەورەی ئایلتسیان پێ دەرێن یاخود دەورەی تۆفڵ و دەورەی توانستی زمانی ئینگلیزیان پێ دەڵێنەوانێ لێرەدا ئیش لەسەر چەند شێوازێک دەکەین بۆ برەودان بە توانستی ماستەرەکەیان یاخود بتوانن لە پاشەڕۆژدا چۆن بەحسی ماستەر یاخود ئیمتحانی ئایلتس یاخود ئەو شتانە بنووسن بە زمانی ئینگلیزی
لێرە ئێمە لەگە فێرکردنی زمانەکەیان فێریان دەکەین چۆن بۆ ئاڵز بخوێنن ئەو تاکتیکانە ئەو تەکنیکانە واروە ئەو شێواز و پەیڕە و پرۆگرامی کە بۆ ئاڵز یاخود بۆ تۆفڵ دەخوێنرێ ئەمە شێوازەکە لێرە پەیڕۆ دەکەین بە شێوەیەکی ئاکادیمی لەگەڵیان دەبین هەم فێرکردنی زمانەکە لەلایەن و هەمیش دەرس پێدانیان بە شێوەیەکی ئاکادیمی بۆ ئیمتحانی ماستەر و تۆفڵ و ئەو بابەتە توانستانی کە لە زمانی ئینگلیزیدا پەیڕەو دەکرێت. چالاکی شتری ئەم سنتەرە بریتێ لەوەی کە کۆمەڵک توێژەر لێرە ئیش دەکەن هەوڵی ئەوەی دەدەین کە فەند وەربگرین کۆمەڵک پرۆژە بین شاریکۆیە کۆمەڵک خەڵک لە ڕووی بزنسەوە لە ڕووی ریسێرچەوە پێ بگەینن و دەستیان بگرین و بتوانین یارمەتی ئەویان بدەین فێر بن چۆن توێژینەوە بکەن و توێژینەکانیان لە ئاستێکی بەرزدا بێت و بتوانن بڵاوی بکەنەوە لە گۆڤارە لێبوڕەکە. سپاس بۆ هاوکارمان کاروان بۆ ئامادەکردنی ئەو بابەتە کە تایبەت بوو با گرنگیدان بە فێربوونی زمانە بیانیەکان و لە ناویاندا زمانی ئینگلیزی. بەڵێ عزیزان دەستەکەین با گفتوگۆکردنی تەوەری ئەمڕۆمان ئەویش گرنگی ناوچە شوێنەوارەکانی دەڤەری ڕاپەڕین و پاراستنیان دەکەین. دەڤەری ڕاپەڕین لە ڕووی مێژوویەوە گرنگیەکی زۆری هەیە لە هەرێمی کوردستاندا کە هەڵبەتە ژمارەیەکی زۆر لە ناوچەی شوێنەواری لەو دەڤەرە یاخوڵی لەو سنوورەدا بوونی هەیە کە دەکرێت هەر یەکێک لەم ناوچە شوێنەواریانە بکرێتە ناوچەیەکی گەشتیاری و بتوانێت گەشتیار بۆ خۆی ڕابکێشێت و ببێتە سەرچاوەیەکی داهات بۆ حکومە نەک تەنها دەڤەری ڕاپەڕین بەڵکو تەواوی هەرێمی کوردستان چون هەرێمی کوردستان دەوڵەمەندە بە ناوچە گەشتیاریەکان کە ڕۆژانە ژمارەیەکی بەرچاو لە تیمە شوێنەواریەکان تیمە بیانیەکان خەریکی کنەوپشکنینن بۆ دۆزینەوەی ناوچە شوێنەواریەکان و کەلوپەلە شوێنەواریەکان لە هەرێمی کوردستاندا. ئەنجا ئێمە باس لەوە دەکەین کە حکوومەتی هەرێمی کوردستان چۆن و بە چ شێوازێک پێویستە گرنگی بەم لایەنە بدات و ئەوەی کە پلان و بەرنامە بۆ دابنرێت چی بکرێت بۆی کە گرنگێکی زیاتری پێ بدرێت بپارێزرێت لەوەی کە لە ناو بچێت. ئێمە گفتوگوی زیاتر لەسەر بابەتەکە دەکەین بە میوانداری بەرزان باعث کە بەڕێزیان بەڕێوەبەرەتی شوێنەواری ڕاپەڕینن و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕاپەڕین و لەگەڵ ئێمەدا ئامادێ. کاک بەرزان سڵاو لێبێ و ڕۆژ باش. ئەگەر سەرەتا بەوە دەست پێ بکەم لە ساڵی 2012 بە هاوکاری تیمێکی بیانی پێم وابێت تیمێکی فەڕەنسی بوو پرۆسەی تۆمارکردنی ناوچە شوێنەوارەکان لە دەڤەری ڕاپەڕین دەستی پێکرد و هەتا ئێستش بەردەوامە. بەپێی ئەو تۆمارانەی کە کراوە تا ئێستا نزیکەی 350 ناوچەی شوێنەواری لەو دەڤەرەدا بوونی هەیە کە ئەمە ژمارەیەک یاخود داتایەکەی چەند ساڵی ڕابردووە. ئایا لە ماوەی ئەم چەند ساڵەدا ئەم ژمارەیە گۆڕانکاری بەسەردا هاتوو زیادی کردبێت؟ بانی ئێوە بینەرانی کەناڵی گەلی کوردستانیش باش. زۆر سپاس. هەروک جەناب بەدامەژت پێدامە لە ساڵی 2012 دەستمان کرد بە تۆمارکردنی ناوچە شوێنەوارەکانی دەڤەری ڕاپەڕین. ئێمە سەرەتا بەدەر لەو تۆماریکە ئێستا هەمانە 7 ناوچەی شوێنەواری ئێمە تۆمار کرابوو. دوا بەدوای ئەم پرۆسەیە کە بە شێوەی سیستەمێکی نێودەوڵەتی تەواوی ناوچە شوێنەواریەکانی دەڤەری ڕاپەڕین تۆمار کران بووین بە خاوەنی زیاتر لە 350 ناوچەی شوێنەواری و لە ئێستادا ئەم تۆمار و گەڕانەش بەردەوامی هەیە لە ناوچەکانی تری دەڤەری ڕاپەڕین کە تا ئێستا سەردانمان نەکردو. بەڵێ کەواتە هەروەکو خۆی ماوەتەوە کاک بەرزانی یاخودەوە تا لە ماوەی ئەم چەند ساڵە ماوەی چەند ساڵێکە ژمارەکە 350 هیچ گۆڕانکاریکی بەسەردا نەهاتوو لە ماوەی چەند ساڵەدا زیادی کردبێت؟ ئەو پرۆژەی تۆمارکردنی ناوچە شوێنەوارەکان بۆ تەواوی پارێزگای سلێمانیە دەڤەری ڕاپەڕینش بەشێکە لەو تۆمارەی کە ئیشتدا دەکرێت. لە 2 ساڵی و 3 ساڵی ڕابردوو ئەو تیمی کە تۆمارکردنی ناوچە شوێنەوارەکان جاندەدا لە سنووری پارێزگای سلێمانی لە سنووری هەڵەبجە و پێنجوێن کاریان کردووە و ساڵی ڕابردوو بەهۆی کۆڕۆناوە نەگەڕانەوە و تەمەنا دەکەین ئەم ساڵ لە مانگیدەوە دەست بکەین بە پرۆسەی تۆمارکردنی ناوچە شوێنەوارەکان. بەڵێ ئێستا ئەو پرۆژە شوێنەواریانە چین کە لە دەڤەری ڕاپەڕیندا کاری لەسەر دەکرێت؟ ئێمە لە دەڤەری ڕاپەڕین
کۆمەڵێک تیمی بیانیمان هەیە لەگەڵ مۆزەخانەی بەریتانیا کە کاری کنۆپشکنینی شوێنەواری ئەنجام دەدەن. لە ئێستادا سێ تیمی بیانی لە دەڤەری راپۆڕین کار دەکەن، کاری کنۆپشکنین و هەڵکۆڵینی شوێنەواری ئەنجام دەدەن لە دەڤەرەکە ئێمەدا. بەڵێ تیمە بیانیەکان یاخود شارەزایانی شوێنەوار چۆن لە ناوچە شوێنەوارەکانی کوردستان بە شێوەیەکی گشتی دەڕوانن و لە ناوچە شوێنەوارەکانی دەڤەری راپەڕین چۆن دەڕوانن؟ بە حەقەت کوردستان بە خۆی ناوچەیەکی گرنگە زۆر زۆر لە ڕووی مێژوویەوە و بایەخ و تایبەتمەندی زۆری هەیە کە بە نمونە جەنابەت دەیبینی کە کۆمەڵێک تیمی بیانی لە وڵاتانی ئەوروپاوە سەردانی کوردستان دەکەن بەبەستی توێژینەوەی زانستی و کاری کنۆپشکنینی شوێنەواری. ئەمەش خۆی لە خۆیدا گرنگی ناوچەکە دەردەخات و دەڤەری راپەڕینیش کە خاوەنی شارستانێکی زۆر دێرینە. ئێمە چەندین ناوچەی شوێنەواریمان هەیە کەوا مێژوەکان دەگەڕێتەوە بۆ چاخی بەردین و چەندین ناوچەی شوێنەواری ترمان هەیە کە تەواوی شارستانەتە مێژویەکانیان تێدایە. بە نمونە گردیشم شارەمان هەیە کە 16 چینی شوێنەواری تێدایان. ئەمە ژوای کردووە کۆمەڵێک زانکۆی بیانی و بە تایبەتیش مۆزەخانەی بەریتانیا بین لە دەڤەرەکە ئێمەدا کار بکەن کە ئەمە سەلمێنەری گرنگی مێژووی دەڤەرەکەیە. بەڵێ باشە کاک بەرزان هەر لەگەڵ قسانەی بەڕێستە ئەمەوێتەوە بپرسم کە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و ئەگەر بە دیاریکراویش باز لە دەڤەری راپەڕین بکەین تا چەند سەرکەوتوو بۆ لە پاراستنی ناوچە شوێنەوارەکاندا؟ خۆی لە ساڵانی ڕابردوو پاراستنی ناوچە شوێنەوارەکان زۆر ئەستەم و زۆر کارێکی قورس بوو. بەڵام دەمەوێت خۆشبەختانە بڵێم لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان زۆر گرنگی بە شوێنەوار دەدا و لایەنە ئەمریکان زۆر هاوکار و هەماهەنگن لەگەڵ ئێمە و لە ڕێگەی دادگاکانیشەوە کە ئێمە و کەیسانی هەمان زۆر پاش بەرەو پێشچوونیان بینیوە. ئەمە ژوای کردووە کەوا خەڵک سڵ بکاتەوە لە دەستبردن بۆ بابەتی نایاسایی کارکردنی شوێنەوار. بابەتێکی تریش کە هاندەرە بۆ نەمانی زیادەڕەوی لەسەر شوێنەوار ئەویش هۆشیاربوونەوەی خەڵکی کوردستانە بە تایبەت وە لە دەڤەرەکە ئێمەشدا بە هەمان شوێنەوار چەندی باخیە. بەڵێ کاک بەرزان ئەو تیمە بیانیانە یاخود بڵێ تیمە شوێنەواریەکان و بە دیاریکراوی تیمە بیانەکان کە لە هەرێمی کوردستاندا کار دەکەن یاخود کنۆپشکنین بۆ دۆزینەوەی ناوچەی شوێنەواری و بە دیاریکراوی کەلوپەلە شوێنەوارەکان دەکەن. کاتێک کە ئەو کەلوپەلە شوێنەواریانە دەدۆزنەوە چی لێ دەکەن؟ ئایا دەتوانن لەگە خۆیاندا بیبەنە دەرەوەی هەرێمی کوردستان یاخود ئەوە تا مۆزەخانەیەک هەیە لە دەڤەری راپەڕیندا کە ئەم کەلوپەلانە لەوێ دابنرێ بۆی بپارێزرێت؟ طبعا کارکردنی ئەو تیمە بیانان بەپێی یاسای شوێنەوارە و لە یاسای شوێنەواردا ڕێگە پێدراون هیچ تیمێکی بیانیت کەسێک پارتیەکی شوێنەواری بێرێتە دەرەوەی هەرێمی کوردستان بەبێ مۆڵەتی بەڕێبراتی گشتی شوێنەوار وەزارەتی شارەوانی ئەمەش کە هەندێک ڕێکاری تایبەتمەندی خۆی هەیە. ئەو تیمانە کە لە هەر ناوچەیەکی شوێنەواری کار دەکەن ناتوان هیچ پارچەیەک بەرنە دەرەوە. ئەو پارچە و کەلوپەلانەی کەوا لە کاری کنۆپشکنینی شوێنەواریەکان دەدۆزرێنەوە بەتایبەت ئەوەی دەڤەری ئێمە دەیانبین لە مۆزەخانەی سلێمانیان دادرێن بە ئەمانە تا ئەو کاتەی لە دەڤەری راپەڕین مۆزەخانەیەک دەکرێتەوە ئەو کاتی ئەو کەلوپەلان دەگەڕێنینەوە لە مۆزەخانەکانی خۆمان لە دەڤەرەکە ئەرزی دەکەین. بەڵێ کاک بەرزان زانیاریمان بیت لەسەرەوەی کە لە چ کاتێکدا بە شوێنێک یان بە کەلوپەلێک دەوترێت شوێنەوار بە چه سیستەمێک یاخود چ پێوەرێک دانراوە بەوەی کە ئەم شوێنە یاخود ئەم کەلوپەلە بە شوێنەوار ناو ببرێت یان بناسێنرێت و چۆن جیا دەکرێتەوە لە کەلەپور؟ طبعا ئەوەی کەلەپور کە دیارە هەر پارچەیەکەوە گرنگێکی مێژووی هەبێ یاخود باخێکی مێژووی هەبێ ئەوە دەبێت بە کەلەپور و مێژووی ئەو ناوچەی یاخود مەسەلەن پارچەی کەلوپوری یاخود تەمەنی ئەو پارچەیە 100 ساڵی تێپەڕاند بێت بە کەلەپور یاخود پارچەی کەلەپوری بۆ ئەو منتیقەیە. بەڵام بنسبەت شوێنەوار بابەتەکە تۆزێک هەستیارترە پێویستە ئەو پارچە یاخود ئەو کەلوپەلانی کەوا دەدۆزرێنەوە یاخود کە هەن بمانەوە پێیان بوترین پارچەی شوێنەواری مێژوەکان بەلانی کەمەوە بۆ 100-200 ساڵ بگەڕێتەوە کە ئەمە دەستپێکێکی زۆر تازە دەبێت بۆ شوێنەوار بەدەر لەوەش پارچەی شوێنەواری هەیە کە تەمەنەکان 3000 و 2000 و ئەوانش
کە پێیان دەوترێت پارچەی شوێنەواری و کەلوپەلی شوێنەواری بەکارهاتوە. کاک بەرزان لە قسەکان تاماشت بۆدا کە تا ئێستا لە دەڤەری ڕاپەڕین مۆزەخانەیەک نییە بۆی کە ئەو کەلوپەلە شوێنەواریانەی لێک کۆ بکرێتەوە دابشکرا بەسەر مۆزەخانەکانی تراو دواتر کە مۆزەخانە کرایەوە ئەو کەلوپەلانە ئەگەڕێنرێتەوە کەواتە ئێوە هیچ شتێکتان نەکردو بۆی کە بتوانن مۆزەخانێک لە دەڤەری ڕاپەڕیندا بکرێتەوە هیچ هەوڵێکتان نەداوە یاخود ئەگەر هەوڵتان داوە هەوڵەکان گەیشتون بەکوێ؟ خۆی ویستمەوە ڕاستکەمەوە ئەو کەلوپەلانەی ئێمە نەبران بە مۆزەخانەکانی تر تەنها لە مۆزەخانەی سلێمانی دانراون پێشتریش ئەو بەڕێبەرایەتی بەڵێ ئەو بنکەی کە لێرە هەبوو سەر بە بەڕێبەراتی شوێنەواری سلێمانی هەبوو بە پێی یاساژ ئەو کەلوپەلان دەبران بۆ ئێ تەمان سەبارەت بە هەوڵەکانی ئێمە یەکێک لە خەونەکانی من کردنەوەی مۆزەخانەی لە دەڤەرەکە کە بەلای منەوە زۆر گرینگە و بەدەر لەوەش بوونی مۆزەخانە لە هەر ناوچەیەک پێناسێکی زۆر گرنگی مێژووی ئەو دەڤەرە دەنوێنێت بۆ منیش ئەو ماوەی کەوە بەڕێبەرم لە بەڕێبەراتەکە هەوڵی زۆرم داوە بەڵام وەک بەڕێستان ئاگادارن باردۆخی حکوومەتی هەرێمی کوردستان و باردۆخی هەموو هەرێمی کوردستان باش نەبوو لە ماوەی ئەو ساڵێکەوە بەڕێبەراتەکە ئێمە کراوەتەوە تا ئێستاکەش بۆی مەسەلەی شەڕی داعش و قەیرانی دارایی و کۆڕۆنا و ئەو بابەتانەوە وای کردووەکەوە حکوومەت دەست بۆ هەندێک بابەت نەبە وەکو مەسەلەی کردنەوەی مۆزەخانە و دروستکردنی بینای گەورە و ئەوانە ماوەی چەندێک کە ئێوە لە هەوڵی ئەوەدان بتوانن مۆزەخانەیەک بۆ دەڤەری ڕاپەڕین بکرێتەوە؟ ئێمە لە ساڵی 2014 2017 2019 سێ ساڵ بە چەندین شێواز داوامان کردووە کەوان مۆزەخانەیەک لێرە بکرێتەوە بەڵام طبعا خەلەلەکە تەنها لە لای حکوومەتی هەرێمی کوردستان نییە بەڕاستی بێڵێم چکە لە دەڤەری ڕاپەڕین شوێنەوارانە زۆر کەمە خەڵکی پسپۆڕی شوێنەواری زۆر کەمە ئەمەش وای کردووەکەوە مەسەلەنکردنەوەی مۆزەخانەیەک پێویستی بە چەندان خەڵکی شارەزا دەبێ و چەندین تایبەتمەندی جیاواز دەگونجێ ینی ئەو ئێمە خەڵکی کە لە ناوچەی ترەوە بێنین بەڵام بۆ دەڤەری ڕاپەڕین لە ئێستادا ئێمە تەواوی ئەو ستافەمان حازر نییە بۆ کردنەوەی ئەو مۆزەخانەیە بۆیە ئێمە چاوەڕێ دەکەین تا ئەو کاتی حکوومەتی هەرێم بڕیارێک دەدا بەکردنەوەی مۆزەخانەکە و تەنسیق بکەین لەگەڵ بەڕێبەراتەکانی تر تا هەمانگ و هاوکارمان بەکردنەوەی مۆزەخانەکە. بەڵێ باشە کاک بەرزان ئێمە لە هەرێمی کوردستاندا شوێنەوەرناسی زۆر باشمان هەیە لەسەر ئاستی ناوخۆیی و پسپۆڕی جیۆلۆجی زۆر باشمان هەیە بۆچی ئێمە زیاتر لە هەرێمی کوردستاندا پشت بە تیمە بیانیەکانە بەستین بۆ دۆزینەوە و دەستنیشانکردنی ناوچە شوێنەواریەکان؟ من دەمێت خۆشبەختانە بڵێم لە ئێستا لە کوردستانیش تیمی نێوخۆی هەیە کە کاریکردن پشکنینی شوێنەواری دەکات وە لە سنووری بەڕێبەرایەتیەکانەوە لە بەشی شوێنەواری زانکۆکانی سلێمانی و هەولێر بەڵام مەسلەی هاتنی ئەو تیمە بیانانە کۆمەڵێک سەرچاوەی دارایی پێویستە و سەرچاوەی زانیاری و زانستی پێویستە کە لەوانەیە ئەمە لە ئێستادا لە کوردستان بەردەست نەبێ و بە خۆشتان زان حکوومەتی هەرێم سەبارەت بە شوێنەوار ئەوەندە هاوکاری مادی نەکردووە کە تیمە ناوخۆییەکان بۆ خۆیان بتوانن پرۆژەی تایبەت بۆ خۆیان هەبێت بۆیە ئەو تیمە بیانە کە دێن لێرە توێژینەوە ئەنجام دەدەن سەرچاوێکی مادی زۆر باشیان هەیە بەدەر لەوەش کۆمەڵی خەڵکی شارزە و پسپۆڕی زۆر باشیان لەگەڵا و ئەمەش هاوکار و هاندەرە بۆ تیمە ناوخۆیەکان کە لەگەڵ ئەوان بە هاوکاری بەیەکەوە پرۆژەی شوێنەواریان ئەنجام داوە. بەڵێ دەستەکانە خۆش بێ کاک بەرزان لە کۆتاییدا ئەمێ ئەو بپرسم کە ئەوەی ئەرکە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و لەسەر بەڕێوەبەراتی شوێنەوارەکان چی بکەن پێویستە چی بکەن بۆەوەی کە گرنگیەکی زیاتر بە ئەم بابەتە بدەن بە ناوچە شوێنەوارەکان بدەن بۆەوەی کە بتوانن بیپارێزنە وڵانی کەم بتوانن گرنگیەکی وای پێ بدرێت کە وەکو ناوچێکی گەشتیاری لێ بکرێت و گەشتیار ڕابکێشێت و ببێتە سەرچاوێکی داهات بە حکوومەتی هەرێمی کوردستان. خۆی بەلای منەوە یەکێک لە هەرە خاڵە گرنگەکانی ئەرکی بەڕێوەبەراتیەکە ئێمە بەنسبەت بنەوە پارێزگاریکردنە لە ناوچە شوێنەواریەکان لە دوای ئەوە تۆمارکردنیان و بە دیکۆمنتکردنی ناوچە شوێنەوارەکان خاڵێکی تریش و چەرخانی کەرتی گەشت و گوزارە کە ئەمەش پێویستە زۆر لەلایەن حکوومەتی هەرێمەوە زیاتر گرنگی پێ بدرێ و بە تایبەتیش لەلایەن بەڕێوەبەراتیەکانی گەشت و گوزارەوە بە هەمانگی لەگەڵ شوێنەوار کۆمەڵێک ناوچەی شوێنەواری زۆر باشەیە کە توانای مرۆیی کاملیان هەیە پێویستە وا بکرێن بە ناوچەی گەشتیاری تا سەرنجی گەشتیار بۆ لای خۆرا بکێشێ
و لەگەڵ بوونی ئەو ناوچە مێژووی شوێنەوارانەش بە گەشتیاری خەڵک هۆشیاری زیاتری دەبێت سەبارەت بە شوێنەوار و مێژوو و زیاتر تێدەگات ئەمەش هاندەر دەبێت بۆ پاراستنی ناوچە شوێنەوار و مێژوویەکان تەمەنا دەکەم حکوومەتی یاریمی کوردستان بە تایبەت دەستەی گشتی گەشت و گوزار کە لە ئێستادا بەرنامە و پرۆژەی زۆر باشیان هەیە بە سەبارەت بە گشتیاریکردنی کۆمەڵێک ناوچەی شوێنەواری و مێژووی تەمەنا دەکەم بەشی ڕاپەڕێنیش دیاری کرابێت و کۆمەڵێک ناوچەی شوێنەواری لە دەڤەری ئێمەش بکرێن بە ناوچەی گەشتیاری و تا خەڵک سەردانی دەڤەرەکەم بکات و سەرچاوەیەکی دارایی بێت بۆ دەڤەرەکەش. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ کاک بەرزان، سپاس بۆ بەرزان بایس کە بەڕێزیان بەڕێوەبەرایەتی شوێنەواری ڕاپەڕین و بە شوەیەکی ڕاستەوخۆ لە ڕاپەڕینەوە لەگەڵ ئێمە دامادەبووی. سپاس بۆ تۆ، سپاس بۆ تەواوی زانیاریەکانت. بەڵێ خۆشویستان لەسەر خزمەتگوزاریە تەندروستیەکان لە کفری ئێستش ڕاستەوخۆ چینە لای پەیامنێرمان حەیدەر ئەحمەد کە بە شوەیەکی ڕاستەوخۆ لە کفری و لەگەڵ ئێمەدا ئامادەی و میوانیشی دەبێت زانیاری زیاترمان لەسەر خزمەتگوزاریە تەندروستیەکان پێدەدات. حەیدەر سڵاو لێ بێ و بەیانیت باش، فەرموو مایک لای تۆیە. سڵاوتان لێبێ هەموو کاتێکتان باش. من ئەمڕۆ لە نەخۆشخانەی گشتی شەید خالد گەرمیانیم لە کفری ئێستا لە بەردەم هۆڵی نیشتەگەرین. ئەم هۆڵە کە بەهۆی قەیرانی دارایی وە ساڵانێک داخرا هیچ جۆرە نیشتەگەریەک لە کفری نەدەکرا بۆ پێیکە ئەگەرچی کفری ناوچێکی سنووریە زۆر جار بەهۆی شەڕ و پێکادانەکان و تەقینەوەکان پێویستە هۆڵی نیشتەگەری بە تایبەت لە کفری بکرێتەوە و گرنگی زیاتری پێ بدێ. ئەبینین ئەم هۆڵە لە ئێستادا ئەگەرچی ئەمڕۆ جیاواز لە ڕابردوو دکتۆر و هەموو کارمەندان تەندروستی ئامادەن بۆ نیشتەگەری بەڵکو نەخۆش نییە یاخود ئەو نەخۆشانی کە ناویان تۆمار کراوە بۆ نیشتەگەری نەهاتوون. من بۆ زیاتر قسەکردن لەسەر هۆڵی نیشتەگەری و خزمەتگوزاری تەندروستی زۆر بەڕێز سامان سەرتیبم لەگەڵای کاک سامان. سوپاس بۆ ئەو دەرفەتە دەمەوێت لە ڕێگەی کەناڵی گەلی کوردستانەوە ڕاستەوخۆ باس لە سەرەتا هۆڵی نیشتەگەری بکەین. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە مامۆستا. هۆڵی نەشتەگەری لە کفری ئێستا هەفتانە دوو ڕۆژ هەموو نەشتەرگەریەکرێ وەکو ستافەکانمان ستافی نەشتەرگەری گشتی خۆشبەختانە زیادی کردووە. زیاتر لە 5 دکتۆری ئیخسایی نەشتەرگەریمان هەیە لەگەڵ ستافەکە. تەنها یەک شتە کە گرفتە ئێمە ناتوانین بەرداوامی هەفتەکە بە کاملی ئیش بکەین تەنها دکتۆری سڕکردنە بەنجە با بڵین. ئەمە بۆتە گرفتێک لە گەرمیانە ڕاستی ئەم اختصاسە کەمە بۆیە ناتوانین هەموو ڕۆژ عملیات بکەین بە پێچانەوە. ئەگەر ئەو نەخسە پڕ بکرێتەوە ئێمە ئەتوانین لە یەکشەمە تا پێنجشەمە نەشتەرگەری بکەین لە خزمەتی هاوڵاتیان نەبێت. کاک سامان ئەم نیشتەگەریانەی کە ئێوە لێرێ دەیکەن ئەبین ئەمڕۆ هیچ نەخۆشێک نهاتوە ماوەی چەندێکە هۆڵ نیشتەگەری کراوەتەوە ئایا بە خۆڕایشە و یاخود دەبێ پرسم تا چەند ئەو دکتۆرانە لەیرە پسپۆریان هەیە شارەزاییان هەیە تایبەتمەندیان هەیە. ئێمە حەزەکەم ڕووکردنەوەی بۆ خەڵکەمە بزانێ هەر ئەم دکتۆرانەیە کە لە دەرەوە کە لەم سنوورە هەیە دکتۆری هەمووی هەڵگری بڕانامەی بۆردە ئەوانەیشی لێرە بەشدارە بن کە لێرە بە بێ بەرامبەرە دکتۆری زۆر چاکن ینی هیچ زۆر لە دەرەوەش ئەوەی کە لە قسایەکان لە دەرەوەکری یان لە ئەهلیەکانەکری هەر هەمان دکتۆرن بۆیە لێرە زۆر بە جوانی ئیش و کارەکان ئەگەر لێرە تەنها وەکوی ئاماژەم پێکرد کە دکتۆری بنج بێ ئەمە توانین هەفتەکە کامل لە خزمەت هاوڵاتیان نەبین. کاک سامان ئێستادا دەبینیم ناو نەخۆشخانەکە لە چەند شوێنێک خەرەباڵغیەکەیە. ئایا ئەم قەرەباڵغی بۆ ئەوەیە دکتۆری باش تێ بۆیرە بە درێژای هەفتە یاخود نەخێر خەڵک زۆر نەخۆشە دەمەوێت ئەو پرسیارە وەڵامەکەیم دەستکەوێت لە ڕابردووە نەخۆشخانە گشتی شەید خالد گەرمیان یەکێک بۆ لە گرفتە سەرەکیەکان لە ئێستادا تا چەند ئەو دکتۆرە پسپۆرە جیاجیەکان بە درێژایی هەفتە دێ بۆ نەخۆشخانە حەزەکەم لێرەوە بە هاوڵاتانی کفری و دەڤەرەکە ڕابگەێنم یانی ئێمە ڕۆژانە ئەوانەی کە زۆر گرنگن دکتۆری نەشتەرگەری هەموو ڕۆژێک دانشێ دکتۆری مناڵان هەموو ڕۆژێک دانشێ دکتۆری ژنان هەموو ڕۆژێک دانشێ چەند پسپۆڕێک ئەو بە گوێری پێویستی و نەخۆش یانی لە هەفتەیەکە مەسەن 3 ڕۆژە یا 2 ڕۆژە بە کاملی نایە ئەوەش تەختەی نەخۆشەکان نەکا واتە ئێمە ئەو دکتۆرانەی کە لە سنووری گەرمیانن ئێمە بەیەکەوە ئێستا وەکو تیمێک لە بەڕێوەبەرایەتی کشی تەندروستی گەرمیان لەگەڵ کەلارە تەنسیقێکی زۆر باشمان هەیە بۆ پڕکردنەوەی پیداویستیەکان لێرە یعنی ئەگەر ڕۆژ بە هاوبەشی هەموو دکتۆرەکان کە لە سنووری گەرمیانن لێرەش داوامەکەن بە گشتی. کاکسۆران من کاک سامان دەمێ پرسم لە تۆ ئێستا بینیم هەندی هاوڵاتیان مەسەن
لە کاتی سەرەگردنیان یاخود چونیان بەلای دکتۆر بەشی خەڵک زۆر تووڕێ دێبوویرە پێتوانیە هاوکاری خەڵک بۆ ئێوە گرنگە زۆر جا کارمەندانی تەندروستی مەسەلەن قسەیان لەسەرەکە یاخود هێرش دەکرێتە سەریان یاخود لە کاتی تەقینەوەکان یاخود شتێکە بینێن هاوکاری نییە پێتوانیە بوونی ئەو هاوکاریە هەم شتەکان بە شێوەیەکی یەکسانە ڕۆ هەم بە شێوەیەکی تەندروست بەڕێوە دەچێت زۆر گرنگە بەڕاستی ینی ئەگەر هاوکاری خەڵک زۆر گرنگە چونکە تۆ تەندروستی باز نەیەکە هەمووی بەیەکەوە ئەگەر خەڵک هەمووی لەگەڵتە هاوکار نەبێ بە هیچ شێوەیەک ناتوانێت ئیش و کارەکان بڕە چونکە لە کاتی پێویستیە یعنی تۆ کەسێک دی زۆر جار کە ڕێنمایی دکتۆر یا کارمەندان کە داوایەکە خەڵک ئیستجابەی کەمێک کەمە ینی هوشیاری تەندروستی و تەعاملکردن بەگشتی کەمێک گلەی هەیە لەو ڕۆوە ینی هاوکاران خەڵک تا ڕادێک باشە بەڵام خەڵکی شەی کێشەیەک دروستەکە چونکە تو تەنها کێشێکە بێتە هۆی دواکەوتنی ئیش و کارەکانت سامان ویستم پرسیارە دیکەت لێ بکەم باسمان لە مسمانە کرد ئێستا هۆڵی نیشتەگەری هەیە دکتۆر هەیە نیشتەگەریتان کردو هەمووی سەرکەوتوو بووە لە هەفتەی ڕابردوو یاخود ڕۆژانی ڕابردووە لە ئێستادا کەمترین هاوڵاتی دێ بۆیرە ئەو هاوڵاتی کە لێرە بە خۆڕایی بۆ کرێ نایە بۆیرە دەچێت بە دەرەوە چۆن بتوانرێ ئەو متمانەیە بگەڕێتە پێتوانیە لە ڕابردووە یاخود وەکو پێویست نەخۆشخانە ئەهلیەکان تایبەتەکان فەرامۆش کراوە گرنگی بە ئەهلیەکان دراوە خۆی متمانەی خەڵک زۆر جار کە لێرە کاتەکە مەسن کاتێک دێ بۆ ئێرە چکە لە نەخۆشخانەی کشتی هەموو کەس ڕووی تێکە لە بەرەوەی بەخۆڕاییە کاتێک سرەیەکی بۆ دانە یا هەست بە ئەوە کە تایبەت خوسێتێکی پێ نادرێ ینی ئەوەی دێت زۆر بە پەلێتی ئەمەیەکێ لە کێشەکانی هاوڵاتیان کە دێت بۆ خەسەخانە یەکسەر ئەوێ چارەسەر وەرگێ ئەمە لە هیچ شوێنەکە نییە ینی ئەبێ تۆ کە سەردانی نەخۆش دکتۆرەکەتەکەی کاتێکی بۆ داناوە موعدێکی بۆ داناوە خەڵکانی تریش هەمان شێوە بە گوێرەی پێویستی ئەکرێ من لێرە داواکەم لە خەڵکە مەسەن سەردانەکەن هەمان دکتۆرە ئێرە و ئەوێ ینی هیچ جیاوازیەکی نییە بەڵام ئەوەیە تەنها لە گشتەکان لە بەرۆی بەخۆڕایە خەڵکی زۆر ڕووی تێەکە تۆ ناتوانانی کاتێکی زیاتر دانی کاتێکی تحینتیشێ دیاریکراوت هەیە ینی ئەوە نییە تۆ لە هەموو کاتێکە بتوانانی نەشدەرگەری بکەیت چکە ئێستا ئێمە بەیانان تەنها نەشدەرگەریەکرێ و بۆ نمونە لە هەفتەکە دوو ڕۆژە بۆیە تۆ کاتەکە دیاریکراوە ناتوانانی هەر کاتێکە نەخۆش داوای کرد بە ویستی نەخۆش ئەمە لە هیچ شوێنێک و لە هیچ وڵاتێکە شتی وانە بەڵام زیاتر ئەوەیە کە خەڵک تحملی هەبێت لەسەر ئەوە وڵا خۆ ڕاستە ئێستا خەڵک تا سبێنێ ناخێ نیوەڕەخەوەگە لە دوای نیوەڕۆ دێ بۆ بازار و شەوان و ئەوانەشەکە هیوادارم هاوڵاتیان بزان کە لێرە ستافێکی بەتوانا و بە ئەزمون نیشتەگەری دەکەن بۆ هاوڵاتیان نیشتەگەری جۆراوجۆر بێ بەرامبەر کاک سامان باسمان لەمانەکە کە هەموو ئەم هەوڵانەی ئێوە جارە هێشتا لە قەیرانی دارایی قوتارمان نەبووە چی بکرێت بۆ ئەوەی ئەم نەخۆشخانەیە زیاتر خزمەتەکانی فراوانتر بکە باسمان لە ئەو هەنگاوانە کرد کە حتمما ئەمانە بە هەوڵ و ماندووبوون بوو بەڵام ئەگەر هاوکاری زیاتر بکرێت یاخود گرفتەکانی ئێوە چییە بۆ باشترکردنی کەرتی تەندروستی و گەڕانەوەی متمانە بە هاوڵاتیان بۆ سەردانیکردنی زیاتری ئێرە وەکو خۆتان نەزان لە 2014ەوە هیچ دامەزراندنێک نەبووە ئێمە ڕاستی لە ستافە زەخت دروستە بێ ینی تۆ ئەگەر بتوانانی خزمەتی زیاتر بکەیت ئێمە لە ئێستا تەعینات نییە دووەم لە ڕووی بیناوە نەخۆشخانەی شەید خالد گەرمیانی کە ئەم بینایە دروست کراوە تەسەورەکەم کفری دانیشتوانی کفری نزیکەی زۆر کەمتر بووە لە ئێستا بەڵام ئێستا ئەو خزمەت گوزاریان ئەو شتانێک کە ئێمە پێشکەشەکەین شوێنمان زۆر خراپە ینی ئەتوانم بڵێم پێویستمان بەوەیە بینایە تازە بکرێ بۆ سنتەری چاو چکە ئێستا دکتۆری چاو دانشێت و ستافیشێ و هەموو ئەجزیەکمانیشە یان هەموو ئامێرەکان کڕاوە بەڵام شوێن و ستاف کەمە ئەمە یەک ینی شوێنی لە نەخۆشخانەی شەید خالد گەرمیانی شوێن گەورەترین گرفتە لە ئێستا لەگەڵ هەندێ منانم ئەمە کێشەی بچووکە ئەوای ئێمە بیرمان لە شتی زۆر گەورەتر بکردایەتەوە بەڵام لە بەرۆیە هەندێک کێشە هەیە هەم سەرەکیە هەم بچووکش ینی چارەسەرکردنی ئاسانترە پرسیارێکی خەڵکەیە پرسیارێکی هاوڵاتیان هەیە ئەوەی هۆڵی منداڵبوون نییە بەشێ زۆری خەڵک لە کفری لە ڕێگا مەسەن دایکان خوشکان لە ڕێگایە منداڵیان دەبێت ناو تەکسیە من بیستووە چی کراوە بۆی کە ژووری نیشتەگەری مناڵان بکرێتەوە هۆڵی لە دایکبوونی مناڵان وڵای ئەوە داواکارێکی خەڵکانی چەندین ساڵە کراوە لێرە ئێمەش هەوەی شەگەڕێتەوە بۆ هۆی ئێستا ئێمە بۆ وەکو ئاماژەم پێ کرد دکتۆری ژنان و مناڵبوونمان وەکو میلاکات هەیە بەڵام کێشەی بەنجە یعنی تۆ بەبێ لێرە دانیشێ ببێنش کاتێک کە پێویستی بە عملیاتە بەبێ دکتۆری بنج ناتوانێت هیچ شتێک بکە بۆیە ینی ئەوەی کە لە کێشەکان کە
پسپۆڕی بنج لە گەرمیانەکەمە و کە تەسیری کردە سەر کفری ناتوانێت خەفەریات ینی ئێمە ئێستا توانین نێشگری هەموو بەشەکان بکرێتەوە ینی واجب وایە لەبەرەوە ئێمە قەزایەکە و فریاکەوتنی تایە بەڵام گەورەترین کێشە لە بەردەم ئێمەیەکە بۆتە ڕێگر و دەستمانی بەستۆتەوە دکتۆری بەنجە سامان هەموو هەم هەنگاوانە دەستت خۆش بێ جگای دەستخۆشیە کە لەگەڵ هاتنی جەنابەت بێ مجاملەکردن و بێ ڕیکلامکردن توانراوە مەسەنەن گەشتێک بواری تەندروست بدرێت ئەمێ پرسیارە دیکەت لێ بکەم کاک سامان لە ڕابردووە توبی عەدلی هەبووە لە ئێستادا هەر کەسێک لە کفری دەمرێت دەبێت بچی پیاسەی کەلاری پێ بکەیت دواتر بهێنیتەوە پێت وانە کردنەوەی بەشی توب عەدلی لە نەخۆشخانەی کفری یاخود لە کفری لە ئێستادا لە هەموو کا زیاتر پێویستە یەکەم کفری ناوچەیەکی سنووریە دووەم باری داراوی گیرفانی خەڵک بەتاڵە هەم ئەمە ئەستۆی خەڵکە مەکاتەوە تا چەند لەگەڵ ئەم هەنگاوی بۆ گەڕانەوەی بەشی توبی عەدلی لە کفری سپاس مامۆستا ڕاستی من لەگەڵ ئەوانی خەڵکێکەیە داوای توب عەدلیەکە ئێمە شتی زۆر گرنگترمان هەیە لە کفریە یعنی ئێمە وەکو با من ئاماژێ بکەم توب عەدلی ینی دوور بێت ئێمە بەپێ ئامارەکە ینی لە مانگێکە ئەگەر 20 مردنت هەبێ بۆ نمونە ئەم 20 مردنە چەندی پێویستی بە توب عەدلی لێرە وەکو سەرەتایەکان کە ئەوەی جەڵتەیە دیاریەکرێ بەڵام ئەوانەی کە کێشەی لەسەر پێویستی بە دادگایە ئەبرێتە توب عەدلی بۆیە من لە ئێستا بەڵێ ئەوە گرنگە بەڵام کەلاری زۆر دوور نییە بۆ ئەوە لە هەموو شوێنێکە لە هەموو قەزایەکە توب عەدلی نییە بەڵام لە هەموو قەزایەکە ینی دکتۆری پزیشکی چاو چارەسەری سروشتی مناڵان ئەمانە هەیە ئێمە ئەمانە ئەولەوێتە کەی ئەمانە دابین کرا کە هەموو شتێک کرا هەنگاویش بۆ ئەندرێ بۆ ئێمە داواکەم لە خەڵک ئەگەر داواکرا داواکردنەکان ئەولەوێت بێ واتە ئێمە ئەگەر مناڵان و مناڵبوون خەسەخانەیەک دروست بکرێ بینایەکمان بۆ دروست بکرێ ئەمە گرنگترە لە توب عەدلی توب عەدلی لەبەرەوەی پێویستێکی بەپێ ئامار تو لە مایەکە ناگاتە 6 کەس کە پێویستی بە توب عەدلیە قەت نەگەشتوتە 6 کەس 2 کەس بۆ 3 کەس لە مانگێکە ئەمە بێ بەپێ ئامار ئیش بکەین ینی بەپێ پێویستی نەک بۆی کە بڵێن بۆ لەم شارن ئەمە بوونی نییە ئێمە ئەوانەی تر پێویستە چاو پێویستی پێێتی چارەسەری سروشتی پێویستێ مناڵان مناڵبوونە مەبەستمان مناڵبوونە مناڵانمان ینی هەیە و لەگەڵ بنا بکرێت زۆر سپاس بۆ سامانسەتی بەڕێوەبەری نەخۆشخانەیەکی شاهید خالد گەرمانی لە کفری سپاس بۆ خۆی زانانەکان دیارە یەک پرسیاری ماوە ئەویش چاوەڕێیە کاک سامان و خەڵکی کفری هەر داواکاریەکی کەرتی تەندروستی دەکرێت بۆ گشتی یاخود بۆ وزارەت ئەوەیە خەمی خەڵکە هەر کەسێکیش خزمەتی خەڵکی ئەوەیە ئەوە مەیدانەکە ئەتوانی ئەسپی خۆی تا بدات ئەمە کۆی زانیارەکان بوو منەگەڕێمەوە ستۆدیۆی کەناڵی گەلی کوردستان سپاس بۆ پەیامنێرمان حەیدەر ئەحمەد کە بەشەیەکی ڕاستەوخۆ لە کفریەوە لەسەر خزمەتگوزاریەک تەندروستیەکان بۆ ئێمە دوان سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەت بەڵێ خۆشەویستان بە یارمەتی هاوکاران و کۆی پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن هەتا سبەینێ بە پرۆگرامێکی نوێ پێتانەگەینەوە کاتێکی خۆش ئاسوودە بن.